جارێکی دیکە فڕۆکە جەنگیەکانی تورکیا دەستیان بە بۆردومانی ناوچەکانی هەرێمی کوردستان لە سنووری ناحیەی سیدەکان و بناری قەندیل کردەوە. بە پێی زانیاریەکانی پەیام نزیکەی 10 فڕۆکە زنجیرەچیای خواکوڕک و گوندەکانی برادۆست و بناری قەندیل بۆردومان دەکەن. ئەوەش ترس و دڵڕاوکەی لای هاوڵاتیان دروست کردووە. وەزانەری زیاتر لەسەر بۆردومانی فڕۆکەکانی تورکیا ڕاستەوخۆ ئازاد ئۆمەراوایی پەیامنەری پەیاممان لەگەڵدای ئازاد سڵاوی خوارد دەبێت. لە ئێستادا بۆردومانی فڕۆکەکانی تورکیا بەردەوامە یاخود نا؟ بەڵێ کاکدانا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە نیوەڕۆی ئەمڕۆ بۆ ماوەی کاتژمێر و نیوەیەک فڕۆکە جەنگیەکانی تورکیا هەریەکە لە ناوچەی برادۆست و بناری قەندیلیان بۆردومان کرد. تیایدا لە ناوچەی سیدەکان هەریەکە لە ناوچەکانی چیای خواکوڕک و گوندەکانی بندیوانیە و سنین و چیای شەمامە و برادۆستیان بۆردومان کرد. هەروەها سەرەڕای بۆردومانەکەش کەوا 10 فڕۆکەی جەنگی بوون بەپێی وتەی گوندنشینانی ئەو ناوچەیە تۆپخانەکانی وڵاتی تورکیا لە سەرسنوور لە ناحیەی سیدەکە گوندەکانی ئەو ناوچەشیان بە بوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان ئەو ناوچەیان تۆپباران کردووە. هەروەها لە بناری قەندیلیش هەریەکە لە گوندەکانی کۆمتان و بایان و چیای کورتەچیان بۆردومان کردیە. ئەم بۆردومانانەش ترس و دڵڕاوکەیەکی زۆری لای هاوڵاتیان و گوندنشینانی ئەو ناوچەیانە دروست کردووە. سەرڕای ئەوەی کەوا ترس و دڵڕاوکێشی دروست کردووە زۆربەی کات لە بناری قەندیل حکوومەتی هەرێم ناتوانێت ئەو ناوچانە کەوا بەر بۆردومانەکانی وڵاتی تورکیا ئەکەون ڕێگاوبانەکان زۆرجار ئەبنە ئامانجی فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە تەواوی خزمەتگوزاریەکان هەر شوێنێکەوە بە بۆردومانی فڕۆکە جەنگیەکان تێک بچێتن ئەم ناوچانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە چاک ناکرێنەوە. بەڵێ ئازاد جگەل لە ترس و دڵڕاوکێ زیانەکانی بۆردومانەکە زانراون لە ئێستادا یاخود نا و هیچ زەرێکی گیانی بەدواوە بووە؟ بەڵێ بەپێی زانیاریەکان هیچ زەرێکی گیانی لەم ناوچانە نەبووە، تەنها زەرەری مادی هەبووە بە تایبەتی لە ئێستادا کەوا وەرزی بەهارە و هاوڵاتیان لە گوندەکانیان بە مەبەستی کشتتوکاڵکردن دەستنەوە گوندەکانیان. بەڵام ئەم ترس و دڵڕاوچەیەوە ئەم بەردەوامی بۆردومانەکان وا لە هاوڵاتیان ئەکاتن کەوا نەتوانن بەرهەمی کشتتوکاڵیان لەم ناوچانە جارێشتر بەرهەم بهێننەوە. بەڵێ لە ئێستادا دەنگی فڕۆکە بەسەر ئاسمانی ناوچەکەدا دەبیسترێت یاخود نا؟ بەڵێ دیارە تەنها بۆ ماوەی کاتژمێر و نیوەیەک بۆردومانەکە و هاتنی فڕۆکەکان بەردەوام بووە. لە ئێستادا بارودۆخ ئاسایی بۆتەوە. بەڵێ ئازاد ئۆمەراوی سوپاس بۆ زانیاریەکان.